بەناوی خۆی بەخشندە و مێرەبان ستاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی پەیامی تۆ و لە شاری هەولێر دێمە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. دیارە لەم مانگە قەرارمان داوە تەواوی بەرنامەکانمان لەسەر پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. دیارە پێغەمبەری خوا سیفاتی زۆر جوانی هەیە، بەڵام یەکێک لە سیفاتە زۆر جوانەکانی سادیق الئەمینە، سیفاتی ڕاستگۆییە. بۆ ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ خەڵکی شاری هەولێر تاوتوێ ئەوە بکەم ئەرێ تا چەند ڕاستگۆیی و ئەو سیفاتە جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو ئێمە ماوە، تا چەند خەڵکی ئێمە ڕاستگۆیە. هەمومان دەبینین دەڵێ شانازی بە پێغەمبەرەوە کەم، بەڵام بزانین سیفاتەکانی پێغەمبەری خوش خەڵک فعلەن شانازی پێوەکە. ئەم تۆرەیە لەگەڵ خەڵکی شاری هەولێر تاوتوێ دەکەم، ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵمان کامن. یەکێک لە سیفاتە جوانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بابەتی ڕاستگۆیی بوو. تا چەند بەڕای تو خەڵک ئێستا ڕاستگۆ ماوە؟ وەڵاهی ئێستا زۆر کەم هەیە، لەبەرەوەی مەسلحە بەرژەوەندی تاکەکە زاڵە بەسەر هەموو ئەو سیفاتانی کە پێ ئەوترێ مەزنی و لە خۆبوردەیی، کە یەکێک لەو سیفەتانە کە لای خۆمان پێی ئەڵێن پیاوەتی و ڕجولەت لە عەرەبیە هاتووە، ڕاستگۆیی هیچێکە لەوانە. ئەو ڕاستگۆییەوە کە ئینسان توانێت بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆ، کە یەکێک ڕاستگۆ بوو دەستێکی ئەمینە، دڵنیا بە لەوەی کە دەستێکی ئەمینە، کە دەستێکی ئەمینیش بوو ماڵی کەس ناخوا. لەبەر ئەوە ڕاستگۆیی ئێستا ئەزمەیە کە لەگەڵ سەرهەڵدانی نەخۆشی، لەگەڵ سەرهەڵدانی هەژاری، لەگەڵ نەزانیە ئەم ڕاستگۆییش ئێستا ئەزمەیەکی گەورەیە. یعنی ماما پێم بڵێ ئەگەر بێت و ڕاستگۆیی لە نێو کۆمەلگایەک نەبێ، ئەو کۆمەلگایە چی لێ دێ؟ وڵی ئەو کۆمەلگایە سەر لێ شێواوە بێ، هیچ بنەمایەکی نامێنێ. ئەو کۆمەلگایە وای لێت کە فەسادێکی زۆر دروستە بێت لە هەموو ڕوویەکەوە، فەسادێکی زۆر لەناو کۆمەلگایە دروستە بێ لەوەی کە دروست پێ دوایە. ئەوە بەڵێ مرۆڤ یعنی چۆنڵی مرۆڤایەتی لە ئاستێکی زۆر نزمایە، یعنی لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیان، لە پێناوی ناو شوهرەتە، لە پێناوی ئەمانەیە درۆ ئەکات، ڕاستگۆ نییە، خۆی جێل ئەکات لە ڕاستیەکان، تەنانەت پیاوی یعنی ئینسانی ژەکوژێ. ئەمانە بەڵێ چکە ئینسان لە زۆران بازیەکە لە پێناوی شەڕە، نەک لە پێناوی خێرە، چکە تو ئەگە ململانیە بکەی بۆ بەدەستێنانی خێر، منافەسەکەت لەسەر و بێشتێکی چاکە. بەڵام هینی ئێستا بۆ سەروەت و زیاکردنی ماڵ و گوڵ، بۆ پلە و پایە، بۆ بەڵێ بەڕای تو کێ بە بەرپرز دەزانی کە کۆمەلگاکەمان ئاوا لێ هاتووە؟ وەڵڵاهی مناڵ کە لە دایکە بێ ئەوەڵ قوتابخانە باوەشی دایکێتی، دوای ئەوە خێزان لە باوەشی داکیوە ترازێتە ناو خێزان، لە ناو خێزانیشەوە بۆ ناو قوتابخانەکان و بۆ ناو کۆمەلگا و هەتا مامۆستا ئاینەکانیش بەرپرسیارن. مامۆسای ئاینی تووڕێ، باوک تووڕێە، حکومەت تووڕێە، ئێتە تۆ چی جیلێک پەروەردەکەی کە ئەمانە هەموو تووڕەبن؟ ئەویش هەڵبەتە لە دەرونیا شەڕنجێزیە دروستە بێ، ئازەکا بە ئینتیقام ئەوێت وەڵە بسەنێتەوە لەو کۆمەلگایە، لەبەرەوە ڕقی لە کۆمەلگایە خۆی بە تاوە بە خاوەنی کۆمەلگا نازانێت، خۆشی بە تاچ نازانێت لە کۆمەلگاکەیە. کۆمەلگا خاوەنی تاکە تاچیش بەشێکە لە کۆمەلگا و خاوەنی کۆمەلگایە. جیلێکی خراپ بەڕێوەیە، جیلێکی خراپ بەڕێوەیە لەم بەڵێ بە تایبەتی تەکنۆلۆژیاش فەسادێکی گەورەی ناوەتەوە، خەڵق لە خەیاڵاژی هەموو لە واقع دوورکەوتۆتەوە دانیشێ سێری ئەم ئەنتەرنێتاکە، ئیتر عالمە بە خەیاڵی خۆی، پرۆفیسۆرە، مامۆسایەکی ئاینیە، بەڵام واقعیشە هەمووی دووری شەبیێ. ڕاستگۆیی ئێستا ماوە؟ ناوە لە نمایە کە ڕاستگۆی عەتمەیە، خەڵک لە ئیشە، لە کڕینە، لە فرۆشتنا ڕاستگۆ نمایە. ئەوە فەرموودی پێغەمبەریە، پێغەمبەر بەخۆی فەرموودی دەرێ ڕۆژێک دادێ دەگەڕێ لە هەموو دوکانەکان، لە هەموو جێیەکان، یعنی ناتوانانی شتەشی لەیەکە چووە بکڕی ڕاستگۆی بمینێ، کاڵ ئەن ڕاستگۆی شەوە نەمە برایەتی مایە، نە خزماتی مایە، نە ڕعم مایە، نە سیلەی ڕعم ئەو مایە. بڕۆ هەر کەس لە خۆت ئیشێکی دەکات موچی ئەوەی کەتە نایە و خلاص بڕاوە. دنیاکە بە جۆرە خراپ بوو، هەر هەمووی نەما بە جارێک خراپ بووە کە مایە پیاوی باش مایە، مەناری نمایە، پیاوی باش هەندێک مایە، بەس ڕاستگۆی کم مایە. حتى ئەو سیفاتە جوانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆچی نەمایە؟ ئەو کەتینە قڕنەی خراپ،
أو قرنية العاد زیلی قەدیمەنگۆ کە گەنج بوون زيلي قديم زيلي باشتر بوو أري والله زواجته والرعم هبو سيلة الرعم هبو عالم برايتي هبو خزماتي هبو هموشتك هبو بس الآن نية كاكا نية پێم بڵێگە خەڵک هەمووی ڕاستگۆ نەبێ دنیا چی لێ دێ والله الدنيا خرا دبي أو سيلة مش الراس قوي نمينة ئێستا گەربوون منە و سەعاتەی جەنابێت بەێ. ئێستا دەوێری ینی لە یەکێک بکڕی مەختی بکات و ئەوانە 100% بڕای پێ دەکەی نا والله بالرايك بيناكم أصعد بعصي أصعد ساعات مليكة شكري قوتي ليرشا قوتي حلي قري هزار صندوق بارش زورش لهشنا هزاري أو تلي ساعات عملي سوى دري راس قوي هەرە سەعاتە بنمونە أنا أصعد أخوات هزاري بالراس هزار صندوق شخوات هزار سودی خوار کە باشە و چاکە كباشة أو نعم حتى كده كرة قوت ماخذ باز يوم بارش ساتش مدا درسو عادی عاد زۆر شتی واش دەشیان زور هي زور باش ئامۆژگاری چییە حيثو ئامۆژگاری چیە بۆ گەنجان بۆ چیلی داهات و بۆ دایک و باوکان والله آموزگاری من أو عالم بقريته السرير راس بقريته السرير راس بقريته صاد ساكي رحمي براتي خزماتي بقريته أستانا مو شيء نجميني على بوان بالراسي على أستانا ما بين براتي ما زنا خزموات براتي قال عن بين براتي ما رعم سيلي رعم نينا أو فتني آخر زمانه بري ولا ريق بيغمبر فرموتي حمونا فرموينا قلت يا فتني آخر الزمان جن بيشرم دبي زاد زور دبي بينا زور دبي عندك دين الصحكم نازم كارباري ولاتي بربر عندك نازم تك أو أنا حمي قلت لك هم الريق قلتي خو ئێستا نیشانەکانی آخر أو زمانە النيتانا كان آخر زمانه هر ما سوريا أو تركيا أو أو بقرتو خلاص زێڕەکە بە دیار أري کرێتەوە. بخوان ما تسلم بخوان ما كاس نما كاكيز نما پێغەمبەرمان ڕۆحمان بە قوربانی بێ یەکێک لە سیفاتە زۆر جوانەکانی پێگومان هەموو سیفاتەکانی جوانە بەڵام یەک لە سیفاتە زۆر جوانەکانی ڕازگۆیی بوو ڕازگۆیی و سیفاتی پێغەمبەر تا چەند ئێستا لە ناو موسڵمانان بەدی دەکرێت سەرەتا دەستخۆشتان لێکەم بۆ بەرنامە زۆر بەخێر بێت دیارە بە نسبەت ئێمەی موسڵمان پێغەمبەر هەموو سیفاتەکانی جێگای شانازیە لەبەر ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام خوای گەورە دەفەرمی وإنك لعلى خلق عظيم وما أرسلناك إلا رحمة للعالمين کە بەداخەوە ئەگەر ئێمە وەکو خەڵکی کورد و کوردستان وەکو هاوڵاتیە و کوردستانی سەیری باو باپیرەکانی خۆمان بکەین قیەمی جوان و ڕەوشتی بەرز و ڕێز و احترام و خۆشەویستێک کە هەیان بە ڕازگۆیەک کە هەیان بە هەمویان وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە هەمویان لەم پێغەمبەرەیە وەرگرتووە بەڵام ئێستاکە کە ئەبینن خیانەت زۆر بووە دزی زۆر بووە سیقە نەمایە متمال نەمایە لەناو کۆمەڵگا برا لەگەڵ بڵای ڕازگۆنیە ئافرەت لەگەڵ وەک دەڵێن پیاوەکەی خۆی ڕازگۆنیە هۆکارەکەی دەگەرێتەوە بۆچی بۆ ئەوەی کە ئێستا ئەگەر سیر بکەین کۆمەلگای ئێمە بەڕووی ئەوەندە تێکەڵاو بووە لەگەڵ ئەنتەرنێت فەیسبوک لەگەڵ تۆڕەکانی سۆشیال میدیا وای لێ هاتووە کە ئێمە لە بری ئەوەی کە پێغەمبەر بکەینە قوتبەی خۆمان نوری چاومان ڕێگا و نیشاندەری خۆمان تۆسەی کە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامدا ساڵێکی یەک ساڵ قازیدا ئەنیش کەس نەبوو بێشکایەت بکە ئەوەندە خەڵک لە ئاسوودەی ئەژیا خەلیفە ڕاشیدینەکان بەبێ حیما دەسوڕانەوە لە ناو کۆڵانەکان ئێستاکە بۆ مامان لێ هاتووە کەس لە منداڵی خۆی ئەمن نییە پیاو لە خێزانی خۆی ئەمن نییە هۆکارەکەی بۆ چی ئەگەر واضحە کە ئێمە لە منهەجی پێغەمبەر لامانداوە ئێمە قسەمان زۆرە چاو لە خەڵک دەکەین بەڵام سەیری ئەوە ناکەین کە ئایا پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام چ شانازیەکە بۆ مرۆڤایەتی بۆچی مایکل هارتێکی ئەوروپی کە کتێبێکی نووسیوە بە ناوی سەد زانە ناوی پێغەمبەری ئێمە لە لیستی یەکەمدا ئەنێ بەڵام خەڵکانێکی خۆی پێڕۆشنبیر لەو کوردستانە شانازیە پێغەمبەری خۆیوە ناکە ئەی ئەوە چاولێکردی نییە ئەمە لە ڕێی فەیسبوکەوە فێرە جوێن بووە فێرە حاڵی بوون بووە تێنەگەیشتن بووە بەڵام نازانێت کە پێغەمبەر ئێمە شانازیەکە بۆ مرۆڤایەتی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەلام ئەگەر سەیری بکەن کە وەفاتی کردووە يعني كان درعه رهنا عند يهودي أو مطالع أو كزريك وشري بيكروا برديت بولاد زولكيك بو
خواردن بۆ ماڵ و مناڵی خۆی بینی خۆ دەیتوانی وەکو هەندێک لە سەرکردەکانی ئەو وڵاتە بیتە میلیاردێر چونکە حاکم بوو سوڵتانی مەدینەی بوو پاشا بوو دەیتوانی شتانە هەر هەمووی بکە بەڵام کە نەیکردو بۆچی نەیکردووە چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆن بووە لەسەر ئەو مەنهەجەی بووە کە مەنهەجی پێغەمبەرە کە خوا مەدحی کردووە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین بۆیە شانازی ئێمە ئەو پێغەمبەرەی لە ڕازگۆی لە دەست پاکی حتا جوولەکەکان سیرکە مشرکەکان چۆن وەسفیان کرد صادق الئەمین ئەوە زۆر مهمە کابرا باوەڕی بەتونەی بەڵام بێ ئەمانەتی خۆ بینتە لای تۆ بابەتی صادق الئەمین واتە ڕازگۆ لەگەڵ پەیمان و وعدەکان و تەنانەت لەگەڵ ئەمانەتەکانیشی باشە پێم بڵێ بۆچی ئەو سیفاتە جوانەیە ئێستا کە لە کۆمەڵگای ئێمە کاڵ بۆتەوە ئەنی ئینسان ناتوانێت هیچ شتێک بکڕێ لەوەی کە ئەوەی بەرامبەر مەحتی دەکات 100% بەڕازگۆیانە مەحتی بکات 100% بەڕازگۆیانە باسی و شتێ بکات بۆچی کۆمەڵگای ئێمە ئەوەی لێ هاتووە بەڕای تۆ هەر خۆی باحیسێکی عێراقی هەیە ناوی عەلی وەردیە ئەو شتێکی جوانی کردووە لەبارەی خەڵکی عێراق خەڵکی عێراق بەڕاستی بەهۆی فەسادی سیاسی و گەندەڵی ئیداری ڕاهاتووە لەسەر چی لەسەر درۆکردن حتا سیرکە لە ماڵێکدا ئەمە کاتێک منهەجی جوانی ئیسلامان بەلانە منهەجێکی ترمان ینی وەکو بڵێ بۆ خۆمان دروست کردووە و منهەجێکی سقەت و شەڵەرە یعنی حتا ئێستا تو سیر کە ئەمە زۆر جارە هەندێک لە سیاسەکانی خۆشمان ئەڵێن شانازی بە عەلا ئەساس ئێمە شوێن کەوتوو خۆر ئاوانە بەڵام کاکە خۆر ئاوا شوانیە ئەنی ئەوەی کە ئێمە ئەیکەین لە ڕووی پەروەردە سقەتین لە ڕووی قوتابخانە و زانکۆکانمان سقەتە هەمووی بەڕاستی شەلەر و زۆر بێکەڵکە ئیوای تێدانێت کە بتوانێت مرۆڤ دروست بکە بەڵام کاتێک ئێمە دین بینای شتێک ئەەکەین ئەبی تیۆریایی بکەین معریفەی لەسەر دروستکەین بنیاتنانی مرۆڤ کۆمەڵگا لەسەر بنیاد بنێت ئەبی منهەجێک کە بیئەتوو بتوانێت شوێن پێ ئەو منهەجە هەڵگری بۆ ئەوەی خەڵک تیادا دروستکەین ئێمە نە شوێن منهەجی ئیسلام کەوتووی نە شوێن منهەجی خۆر ئاوا کەوتووی تەنها شوێن گەندەڵی کەوتووی کاتێک کەوا پێویستمان بە ئیسلامی ئەڵێن ئێمە زۆر مسلمانین کاتێک کە پێویستمان بە وڵاتێکی تری ئەوە بی تەنها وەکو دەڵێن آياتي قرآن هي أفرموا إذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإلا خلوا إلى الشياطين قالوا إنا معكم إنما نحن مستهزئون وما لهاتوا براستي يعني بدوي الرشبايا آفرین سروشتی کۆمەڵگای خۆمان وای لێ هاتووە چ بۆ خۆی بە بەرژەوەندەکانی خۆی دروستە ئەوە یعنی بڵێ باشە پێم بڵێ واتە خەلەلی نەبوونی ڕازگۆیی لە ڕەسەوەیە بۆ خوارەوە هاتووە کۆمەڵگاکەمان بۆی وای لێ هاتووە بەڵێ کۆنفۆشس قسەیەکی جوانی هەیە ئەفەرمی ئێدا صلح القائد فمن يجرؤ على الفساد ئەگەر سەرکردە ڕازگۆ بوو چێ بوێری ئەوەی هەیە یعنی گەندەڵی بکە خراپە بکە ئەو واقعە حتى أما يعني خواه تعالى سافر من القرآن يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين صدق رازقوي محورة منهجة هر کەسێک صدق و ڕازگۆی تیادا نەبوو سەرکە پێغەمبەر فەرمی سەحابەیەکە پرسیارێک ئەڵێ ئای ماندار مرۆڤی مسلمان زینە ئەکە ئەڵێ بەڵێ ئەڵێ گوناح و تاوان و فلان و فلان و فلان ئەکە ئەڵێ بەڵێ کوشتن ئەکە ئەڵێ بەڵێ ئەڵێ درۆ ئەکە ئەڵێ نەخێر سەیرکە کەواتە درۆکردن خراپترین سیفەتێکە کە ئێستا کۆمەڵگای ئێمە تایدا نغرۆ بووە هەو کارەکەشی ئەگەر چی پەروەردەی سقات چاولێکەری سیاسی خەڵک ڕاهاتوە دوکاندار هەر فێڵ دەکە لە خەڵک سەرکردەکان فێڵ دەکەن لە خەڵک هەر جارێک بە ناوێک ئەم خەڵکە فریو ئەدەن و یعنی فێڵیان لێ ئەکەن کە بۆ هەڵبژاردن مانگەک دەمێنی بۆ پێش هەڵبژاردن هەموو کارێک ئەکەن بە هەموو شێوازێک خەڵک فریو ئەدەن بۆ ئەوەی لە هەڵبژاردن سەرکەون يعني ئەگەر پێویست بکە لە پشت سەری خۆیان قورئانە نووسن إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم بەڵام کە هەڵبژارن تێپەڕی دیبیت و پانێل و سمینارەکە دژی قورئانەکە هیچی پێ نەما خەلاص ئەوەی مەسەلە خەڵک وای لێ هاتووە سەردەمێکە بەڕاستی مرۆڤ پێویستە سادە نەبێ ساکار نەبێ یعنی لە هەموو خەڵکێک بڕوانە کە خەڵکی ڕازگۆ بدۆزیتەوە ئەوە گرنگە بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاستەرنجی هەوڵەتانی شاری هەولێر کە بەشێکی زۆریان بەداخەوە باسیەوە دەکەن ئەو سیفاتە جوانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
لەناو ئێمە نەماوە کە سیفاتی ڕاستگۆییە هەر شتێک دەکڕی هەر شتێک دەفرۆشی دەبینی لە بەرامبەر تا لەگەڵ ڕاستگۆنی من دەسمە لای ناوبڕێک و کورت و دێمەوە خزمە دێوێک ئەزیز و خۆشەویست و لەگەڵتان بەردەوام دەم دوای ناوبڕە کورتەیە بەڵە خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر بە ئێوە عزیز و خۆشەویست شاد بوومەوە هەڵە نێو خەڵکی شاری هەولێرم و لەگەڵەمانە بەردەوام دەبم و باسیەوە دەکەم بەشێکی زۆریان باسیەوەیان کرد کە ڕاستگۆیی نەماوە یان ڕاستگۆیی لەناو کۆمەلگای ئێمە کەم بووە بۆ ئەمڕۆ دەمەوێ هۆکارەکانی بپرسم ئەرێ بۆچی ڕاستگۆیی لای ئێمە کەم بووە شتێک بۆتە هۆکاریەوەی کە خەڵکی ئێمە ڕاستگۆ نەبێ و بزانینەوەن چێ بە بەرپرس دەزانن لە نەمانی ئەو سیفاتە جوانەی پێغەمبەری خوا لەگەڵەوان بەردەوام دەم بینەرمان بن ڕاستگۆی چۆنە بینی ئێستا لە کۆمەڵگای ئێمە تا چەند ئێمە خەڵکی ئێمە ئێستا ڕاستگۆیە بەخێر بن وەڵاهی بەر لەوەی ئەمە باس لە مەسلەی کۆمەلگا و ئەو شتانە بکەین یەکەم جار دەبی بزانین کەەوە کۆمەلگای شەرق ئەوسەد بە عامەتەن خۆ بە موسڵمانە زانێت یعنی ئەمە وەکو ڕێکلامەکی شەو قسەکەین ئەڵێن 1995 کوردستانێک موسڵمانە طبعا ئیسلام وەختی کە خۆی گەورە کە ناردی بەرنامەی تەنزیمیە سەربارەوەی کە عیباداتیشە بەرنامەی تەنزیمیە یعنی شتەکان ڕێک دێخی ڕێخستی دوو عیلاقاتە یەکەمینیان عیلاقاتی نابینی مسلمانە نابینی عەبدەکانە دومیان ڕێخستنی عیلاقی نابینی عەبدەکان و خۆی گەورەیە ئەگەر ئینسان لە عیلاقی نابینی خۆ ڕاستگۆ نەبوو لە یەک ئیسلام گوناحی نییە بەرنامەکە گوناحی نییە شوێنکەوتووی بەرنامەکە ئەو گوناحبارە پێی چونکە هەموو پێغەمبەر صلی الله عليه وسلم كان خلقه قرآن كان قرآن يمشي بين الناس ئەمەش هەموو دیعای ئەوەیەکەین کەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم مان خۆشە بەس تەماشا خۆکەین یعنی صفاتی ڕۆژانن هەرسوکەوتی ڕۆژانن قسەکردنی ڕۆژانن بغض و حەقدی ڕۆژانن ڕاستگۆیی نەبوون بەرامبەر بە یەک لە تیجارەت لە دوکان لە تەکسی لە ئیدارە لە بەرپرسیارەتی ماڵەوە ڕاستگۆ نەبوون لەگەر یەکدی ڕاستگۆ نەبوون لەگە عایلە خۆت ڕاستگۆ نەبوون حتا لە دینداری خۆشمان ڕاستگۆنی دەگە بەرامبەر بەخۆی گەورە ئەوانە هەموو هەیە ئێستا لە کۆمەڵگا هەیە طبعا ئەوە یعنی نەکبرم ئیلا لە کوردستان بە تێکڕای ناو موسڵمانان ئەو نەخۆشیە هەیە یعنی ئینسان هەموو شتەکان حەسر نەکاتە ناوبینی بابین یەک نەتەوە یان یەک مەنتیقیان یەک وڵاتی ئەمە کە باسی ڕاستگۆی مسلمانانەکەین بەعام باسی ڕاستگۆی مسلمانەکەین مسلمان دەبێت لە هەموو کەس پابندتر بێ بەک بابێتی ڕاستگۆی چکە پێغەمبەر خوا حەدیثیە دەفەرمێ کەسێک ڕاستگۆ نەبێ مسلمان نییە تەماشاکەین ئەمە زانی چۆنە بەمە هەندێک شتەیە طبعا ڕاستگۆ نەبوون گوناحێکە معنی ئەوە نیە ئەگەر کەسێک کە ڕاستگۆ نەبوو معنی لە ئیسلام دەرەچی بەڵام تاوانبارە دەبێ ئینسان ئەوە لەبیر کە یعنی ئەوە لەبیر نەبێ کە ناتوانێ واسە بە گوناحێکی کەسێک لە دین دەرکەی بەڵام تاوانە بڵێ یعنی کێشەی ئەوەیە وەکو هەڵگری پەیامی ڕاستگۆیی یعنی هەموو سیفات من هەیە بەس ڕاستگۆیی نەسانە پێم بڵێ کێ بەرپرسە لەوەی ئەم خەڵکەوای لێ هاتووە چ شتێک هۆکارەکە کۆمەڵگای ینی شەرق ئەوسەد بەگشتی وای لێ هاتووە وڵا ئەوە لە چەند هۆکارێک مثلەن چەند شتێک لی بەرپرسە یعنی ئینسان یەکەمین جار بەرپرسارەتی یەکەم تاوانباری یەکەم خەڵکە بەر لەوەی ئەمە باز بدەن لە بۆ مەسەلەی دەسەڵات و سڵتە و ئیدارات و ئەو شتانە یەکەم جار خەڵک تێ تاوانبارە باوەڕ بکە چیهانی کەوا گلەی لە هەموو خەڵکی گلەی زۆرتر لە مەسەلەی دەسەڵات وەکتە کە شخص باسەکەمە وەکو مەسەلەی سیاست ناسبەنە مۆزوعی سیاست یعنی چیهانی کەوا لە ئیدارەیە چیهانی کەوا مۆزەفە واسەواسکاری ئەو سەری دنیاەکە ببیتە بەرپرسێک لە زێیشی لەبەر خاتری ئەوە نەکە خزمەت بکە لەبەر خاتری ئەوەی کەوا بتوانین دەستە گولێک بۆشینێ یعنی ئەو فکری لە مێشیە ڕاستگۆ نییە ئینسان دەبی بەڕاستی ئەو ڕاستگۆی ئەو سیفەتێک کە خوای گەورە خۆشی ئەوێ ئەو ڕاستگۆیەکەوە ئەو خوای گەورە دانیالو بە هەموو لەتان
ئەو هەموو دیانەتانە لە دوایەک لە دوایکە هاتە لەسەر چی بوو لەبەرەوە لەگە بەنامەی خۆی گەور ڕازگۆ نەبوو دەستکاریان کرد ئینسانی مسلمانیش ئەگەر بێت و ئەو پەیامە بەڕاست و دروستی هەڵ نەگری یعنی کێشەکە لەوەیە کەمەرچەندە لە بەرنامەکە دەرەچم ئەو پێغەمبەرانە هاتن بۆی کە دووبارە خەڵک بێڕێنەوە بۆ لای خوا ئەگەر بێت و پێغەمبەری ئێمە کۆتا پێغەمبەر نەبووایە کۆمەلگاکەی ئێمە ئێستا پێویستی بە پێغەمبەرێک بوو طبعا کە کۆتا پێغەمبەر نەبوو مانای چییە چونکە ئەمە زانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خاتم الأنبياء بنص آيات بس ئەگەر طبعا بۆ خۆی عادەتەن مثلا چ کاتێک پێویستەکەەوە خۆی گەورە پێویستەکە کەوا پێغەمبەر بنێری لە بۆ ئەو ملەتانە لە کاتی شێوانی کۆمەلگا طبعا ئەزانی چۆنە یعنی کۆمەلگا بێخێر نییە بە حقیقت ئەمە ئینسان بە ئەوە ویژانان قسەت یعنی ئەوە کۆمەلگای کە ئێستا تێژین بێخێر نییە ڕاستە تاوانی تێدا ڕاستە ناڕازگۆی نەعەدالەت تێدا ڕاستە یعنی ڕاست نەبوون حتا لە گەزیران و ڕازگۆ نەبوون بەرپرسیارەتی باب لە ماڵێ ڕازگۆ یعنی خەلەل زۆر زۆرە بەڵام معنای ئەوە نییە یعنی ئەمە بەڕاستی کە بێن وڵای کۆمەلگای ئەمە خەلەلی هەیە معنای ئەوەیە یعنی خێریتیانەمە ئەگەر نە ئەهلی مزگەوت ماشاءالله تەماشای مزگەوتاکە یعنی ئەهلی مزگەوت زۆرە ئالی خێر و سەدەقات ئەماشە هەموو ڕێکخراوە خێرخوازانە بکە هەموو پارە و ساکە بەرەوە هەمووی ئەو خەڵکەیەکەوە لێرەیە بەڵام یەک چەند شتێکە یعنی کۆمەلگایمە دابەشتە سەر چەند سیستەمەکەن دابەشتە سەر بێ ئیش یعنی کەسێک یان بە ئیشیان خۆی بێ ئیش کردیە ئەوانەی کەوا بە شەوێ هشیارن و بە ڕۆژێ خەوتون ئەوانە بێخێرن ئەوانە بێخێرن پێم بڵێ لە کۆتاییە پەیامی جەنابەت چییە دەربارەی ڕازگۆی و چی بە خەڵک و کۆمەلگا دەڵێن چەند شتێکە ئینسان بەڕاستی ئەگەر بێت و ئاروەک لە سەرەتای باسم کرد ئەمە ئەگەر بێت و عیلاقای ڕازگۆ بین لە عیلاقی نابین عەبدەکە و ڕازگۆ بین لە بین عیلاقی خۆت و خوا ئەوە بەرەو بەئەکید بەرەو باشن و بەرەو ینی ئەو خێر و ئومێدە ئەڕواکەوە ئینسان چاوەڕێی لێک بەڵام ئەگەر بێت و پێچەوانەکەی بوو ئەکید یعنی چاوەڕێی خراپتر لەو خەڵکەکەین گلەی بەی شێوەیە گلەی خراپبوونی خەڵک بەی شێک لە دەسەڵاتداری مەکە تاسن ڕازگۆی لە ناو ئێمە ماوە قورآن ڕازگۆی زۆر ماوەشتان هاتە ڕادەچی ماوە ڕادەچی باشە ئێستا بۆ نمونە بمان هەوێ شتێک بکڕی لە دوکاندارێک تۆ سیقی تەواوت پێ ئەو ماهتانەی یان ئەو وەسف و سەنایی بۆ کاڵایە دەیکا بزەوت وەسف و سەناکە ڕاست بێ بای ئەوەی سیقە ماوە لای ئێمە بە قورآن لە سەتی سین سی باشە لۆی لێ هاتێ و کۆمەڵگای ئێمە بەڕای تۆ کاکە ڕەعم نمایە هیچ ڕەعمەک نمایە ڕەعم نمایە یعنی کابرا شتەکە برێ وەڵای ئەگە شتەکە بۆندێک کڕێ بۆندێک دەمە زۆر ئاسایی مەسەلەن ئەگە 2 دیناری باخت سەری ئەگە مەسەل 5 دیناری باخت سەری مەسەلەن میسال مەسەلەن شتەکە بە 10,000 وەنیا یعنی معقول لەو 10,000 بکاتە 20,000 یعنی وە دەکەم کە 20,000ەکەم پێ برێتن ناعیلاج بە 15 بداتەوە من ئەگەرەوە شتە لە چی هەیە ناو ئێمە بەڕای تۆ ڕازگۆی لە کڕین و فرۆشتنیش نەمایە ناوەڵە نمایە ڕازگۆی بەڕای تۆ ینی لەبەر چەو کۆمەلگایەوەی لێ هاتی جگەل لە ڕوحم چێ بەرپرسە ینی دایک و باوەک حکوومەت قوتابخانە چێ بە بەرپرس دەزانی زای چێ بەرپرسە ئەمن ئەتوو چکەلۆ ئەو دەبی لەکەن خۆڕە دەست پێ بکەی ئەم دەبی لەکەن خۆڕە دەست پێ بکەم ئێستا کە شتەکە عام وی لێ هاتیە عام شتەکە بە عام وی لێ هاتیە کۆمەلگا چی لێ دێگەر بێت و ڕازگۆی تێدا نەمێنێ خەڵک ینی هەموو شتێ بەبێش بەشتی درۆیی کام مایە ڕازگۆی کم مایە عین بەدەگمن مایە ڕازگۆی لە ناو کۆمەلگای ئێمە ئێستا ماوە بڕوا ناکەم ئایپاتێکە لە دەستایە ئەم ئایپاتە با بە نمونە وەرگین کە تۆزێ بڵندی کە هەرچەندە بێتە ڕێکلامیش پێم بڵێم ئایپاتە کە تۆ ئەکڕی بڵێ کابرا یەک دنیا وەسف و سەنایەکە تۆ تەواوی سیقەت بۆ وەسف و سەنایە هەیە کەیکە نەخێر ناوەڵایی بەو جۆرە نییە من لە دەستی هاوڕێیەکم یان کەسێک زۆر نەیناسم شتێکی لێ ناکڕم یان سیقەی پێ ناکەم زۆر باشە بۆچی و سیقەیە نەماوە لای ئێمە بەڵایش بەشەرەکە خۆی دەزانێتە ڕاستەکەی شتەکە لە خۆیەتی تێگەی خۆی دەتوانێت خۆی والێ کاتن یعنی وەکو بڵێ خۆشەویست بێت و خەڵک بڕوای پێ بکاتن خۆش والەیەکاتن بەڵێ ئێستا ڕازگۆی ماوە بەگشتی بەگشتی بڕوام نات شتێکی وانە تێگەی ڕازگۆی ماوێ بە کەمیش ماوە تێگەی لەو گەنجەش بپرسم بەڕای تۆ ڕازگۆی تاشەم ماوە خەڵک لەگەڵ یەک ڕازگۆیە لە مەعامەلەیە لە کڕینە لە فرۆشتە لە تەواوی کایەکانی ژیانە ناوەڵا ئێستا هەمووی سند خواردنە هەر شتێکی دەکڕی دەفرۆشی لەو بازاڕی هەمووی سند خواردنە
هەمووی دەگەڕێتەوە سە سوون خواردنی بەڕاستی لە سوون خواردن تەنها سوون خواردن لە بەخوای گەورە هەیە کە سوون بەخوای گەورە بخۆن بەس لێرە لە کۆمەلگای ئێمە سوندی بە هەموو شتێکی دەخوا بە تەلاقە بە هەموو شتەکە یعنی لەبەر چی تا سوێن نەخوا خەڵک سیقەی پێ ناکە یعنی لەبەر چێ لە هەموو شتێکە خەڵک ینی فرۆشیار پێویستی بە سووندا بۆ چی سیقە نەماوە لە ناو ئێمە وەڵی کەس سیقە بە کەس ناکە ینی زۆربەی دەگەڕێتەوە سە سوون خواردنەکە تا سوندی لۆ نەخواتن سیقەی پێ ناکە کۆمەلگای ئێمە ینی نغرۆ بووە لە بەڕای تۆ لەگەڵ درۆ و نەکردنی ڕاستیەکانە بەڵێ هەتا برێم سەتانەوەتی بە سوون خواردن و بە درۆیە هەتا یعنی درۆی کۆمەلگای ئێمە وای لێ تۆ بەڕای جەنابێت بەخوای یعنی خەڵکەکە زۆر زۆرە جا هەر کەسە کەس بە کەس نەمایە لەیرە یعنی هەموویەوە دەگەڕێتەوە سەرەوەی سیقە نەما بەڕای تۆ خەڵک لەگەڵ یەک ڕاستگۆیە ئێستاکە ناوەڵە چه ڕازگوۆی لەگەڵ یەک چه ڕاست دەکا لەگەڵ یەک هەردێکی سەکلو دەکەن 1000 درۆی 1000 دەلەسەیە دەچیلو مەعاشیان لە هەر شەچی 1000 دروی دیکە لۆ دەبینەوە باشە لۆی لە هاات یعنی لۆ کۆمەلگای یەکەم جوت مامۆستا پیا و کە ژنی دەینی یەکەمی چشت ئەگە دروی نەکاتن لاانەیە خێزانەکە حای بە توش 1000 مشکلی 1000 دەردەسەری بکاتن کابرا ناچار دەبی دروی بکاتن بۆ نمونە لە چیان ناچار کەس بەڕاستی ناڕوە ئەخە ناچار دەبێت ئەگە درویەکەی نەکاتن لەوانەیە کابرا زۆر ناچار بڕال و زۆر مشکلی بەڵام زۆر جارەیە ڕوبەڕوو ڕاستەکان ببی و باشترە بەڕای تۆ ژیانەکە وای لێ هاتی ئەگەر درۆی نەکەی ژیان بەڕێوە ناچێت نەخێوە نیە هەتا ڕاست بڕووی باشترە بەڵام زۆر کەسێ وای پێ باشترە باشە لە کڕینی شتێکە ئێستاکە بۆ نمونە لە کڕینی ئەو سەعاتەیە ئەگەر بێت و بکڕی بەڵێ تۆ سیقەت هەیە لە ئەو وەسف و سەنای کابرا دێکە سەد نەخێ لەبەرچی سیخم نییە زۆر کەسێ ئەشای زۆر عادی یاخود زۆر سینیان زۆر شتی دەفرۆشیدن بە 1000 درۆ دەلەسا لێرە عیبی نییە دەچمەوە مارێت توش 1000 مشکلی دەبیان لە شاحنی یان لە بلوز لە 1000 شتی بەڕاستی ڕازگۆی هیچ نەماوە ڕازگۆی لەسەر شەر ئێستا وەکو چیلات وەکو مەسلحەت لاتێ کە کەسێک بەرامبەرەکە شتەشی باشی هەبی ئەوە ڕازگۆی دەمێت کە شتەشی وەکو پارە و شتوانە زۆر هەبێ و ڕازگۆی بەزەکە هیچ نەبی هیچ ڕازگۆی نامینێ ئێستاکە سیقەت بە بازار هەیە لە بازار شتێک بکڕیکەوەی مەحتوو سەناکەی دەکا 100% ڕاست بێ بەخوای نەخێر هەموو تەقریر ئێستا هەموو تەقریدەکان دێنێ ئێرانە باش ڕازگۆی لۆ نەمایە بەخوای ڕازگۆی نەفەرەکان بەرامبەرمان وایە ئێستامە وەکو ئێمە مەسیقەمان بە خەرچی هەیە بەڵام خەرەکەها نابینی وەرە زانم خەرە گۆچی خۆیتی چیش دەکەێت و بە قورئانم کاسبم باشە پێم بڵێ یعنی چێ بەرپرسە لەوەی کە ڕازگۆی لە ناو کۆمەلگای ئێمە نەما کە درۆ بڵاو بوویتەوە کە یعنی هەرچی دەکەی و هەرچی دەپرسی بەڕاستی پێ ناڵێن لەبەرچی وەڵای ئەوە لە چاو لە خۆمان گەورەتر هەیە کە وەکووان دەکەن یعنی لە خۆمان گەورەتر درۆمان لۆ ماوەتەوە تەبعاان وەیە لە خۆمان گەورەتر هەیە ئەز لە چاوان دەکەینەوە وە مەسەرش کوردی هەیە درێ گەورە ئاو بڕژێنی گسکەش پێ دەخشێنی بەڵێ زیان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوس بەڵێ زیان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر بەرنامەی ئەو ڕۆمان کە سیفاتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سیفاتی ڕازگۆی بوو دیارە بەداخەوە بەشێکی زۆریان لەگەڵەوە بوون ئەم سیفاتە جوانە لەناو ئێمە کاڵ بۆتەوە واتە ئەگەر ما بێش بە ڕێژەیەکی کەم ماوە بەشێکیان حکوومەت و دەسەڵاتداریان بە بەرپرس دەزانی کە ئەوان ڕازگۆنین لەگەڵ میلەت بۆیە میلەتی ژوایە بەشێکیانیش لایەنی ئیمانی خەڵک کە لاواز بووە پێیان وایە خەڵک بۆیە ئاوا ناڕازگۆ بووە و هەرچی ئەڵێ هەر درۆیە بەشێکیانیش خۆمان و تاک و کۆمەلگا و بە تایبەت فێرگەکانیان بە بەرپرس دەزانی ئەمە ڕاوسەرنجی خەڵکی شاری هەولێر بوو بێگومانەوەش سەرنجی تایبەتی خۆتان هەیە تاڵقێکی تر و بەرنمەیەکی تر لەسەر سیفاتێکی تری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.